لێتان هەیە کە ئەگەر بتوانن و یەکێک ئیشی زەروری نەبێ وەکو ئیشی دایرەی هەبێت کە برایانی پۆلیس و ئاسایش یاکو برایان و خوشکانی لە ئەوەی کە لە تەندروستی داوامەکەن ئەوانە لەبێ ئەوەکانی تر ئەگەر بتوان هەتاکو لە ماڵەوە بمێنەوە زۆر باشترە چونکەم ئەم نەخۆشەیەکی ترسناکی عالەمیە زۆربەی وڵاتەکانی توش کردووە جا منیش داواکارم لە هەمووتان ئەگەر بتوانن لە ماڵەوە بمێنەوە زۆر باشترە چونکم ئەوەی کە بەسەر ئێران و بەسەر ئیتالیا و بەسەر کۆمەڵی وڵاتی ئەوروپیا هاتووە ئەوە بووە کە شتەکان زۆر بە سادەیی وەرەگرت لە یەکەم جارەوە ئەوە تا ئیساکە هەرچیەکەن بان چارەسەر ناکرێت ئێمەش با نەبینە ئەوان ئەگەر بتوانین ئینشاءڵڵا ئەم شت تێپەڕێ پشتیوان بەخوای گەورە ئەم شت تاقیکردنەوەیەکی خواییە ئەبێ بتوانین هاوکاری یەکتری بکەین سەردان و تەوقەکردن و دەستماشتینکردن و ئەم شتانە نەبێت تاکو فترێک ئینشاءڵڵا شارچکەی دەربەندیخانە پابندم بە ڕێنمایەکانی تەندروستیەوە بۆ پاراستنی گیانی خۆم و خێزان و ئازیزانم من کاتەکانی خۆم لە ماڵەوە بە سێکردنی تەلەڤیزیۆن و بەرنامەی بەسوود و یاریکردنەوە بەسەردەبم هیوای سەلامەتی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەن من شەڕۆک و براکەم پابندم بە ڕێنمایەکانی تەندروستی هیوای سەلامەتی بۆ هەموو سڵاو هاوڕێیان من دکتۆر هەژێن تەڵاسامان پسپۆری پزیشکی وەرزشی و نووسەرگیری ئەسوشکان پێم ڕۆژ قسە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا بکەم کە ئێستا بڵاو بۆتۆ لەسەر تاسەری جیهان و هەرێمی کوردستاندا داواتان لێ دەکەم کە پابند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و پڕیڤایەتی گشتی تەندروستەکان بە زۆر شتنی دەست و بەکارهێنانی دەمامک و بەکارهێنانی دەستچێش و هەروەها دوورکەوتنەوە لە شوێنی خەڵەباڵەکەی لە هەمان کاتدا ئەو هەڵە دەخۆزمەوە کە باس لە وەرزش بکەم داواتان لێ دەکەم وەرزش بکەن کە ئێستا زۆر کاتان زۆرە ئەو وەرزشە دەبێتە هۆی باشتربوونی کارکردنی دڵ و کۆندامی هەناسە و کۆندامی هەرسو و کۆندامەکانی تری لەش و هەروە باشتربوونی باری دەرونی کە ئێستا زۆر بمان لە ماڵەوە دوورکەوتوینەوە لە ئیشەکانمان باری دەرونیمان لەوانەیە تا ڕادەیەک باش نەبێت ئەم وەرزشە دەبێتە هۆی بەرزبوونەوەی باری دەرونی و مۆڕاڵی کەسەکە. زۆر سوپاس.